باپیرت ئاواتی ئەوە بوو کە ببیت بەمەلا، پەشیمانی لەوەی کە ئاواتەکەی باپیرت بەجێنەهێنا و نەبوویتە مەلا؟ خۆی هەموو زیندویەک پێی وایە نەبووتە ئەو کەسی کە دەیەوێ. هەمومان پێمان وایە نەبووین بۆ کەسی دەمانەوێ. ئەوەی مەلاشە پێی وایە نەبوو بەو کەسی دەیەوێ، نەبوو بەو کەسێک کە لە مێشتیدایە. حەزت کرد ببیت بە گۆرانی بێژ، بەڵام بۆ نەبوویت؟ بەڵێ حەزم کرد ببم بە گۆرانی بێژ، بەڵام دەنگم خۆش نییە لەبەرەوە. ئەگەر نا دەتوان بڵێمەوە حەزی تا 15 ساڵ بەر لە ئێستا بوو، بەڵام نەبوو. با شعرێک پرۆگرامەکەمان جوانتر بکەن. بە قەراری کلارنێتێک بە نزمی دانی پیادەنێم، دەستم لەوە هەڵگرت لەم ژیانەمدا بەیەکەوە بین. بۆ کوێ دەچێت؟ دوای ملیۆنان ساڵی تر کاتێک مرۆڤەکان دەبنەوە وزە و تێکەڵ بە سروش دەبنەوە، هیوادارم من نەبم بەنەوت. خۆ ئەگەر نەبمە چیلکەدارێک ئاراستەی ئاوی جۆگەلەیەک بەرەو مامزێکی بریندار بگۆڕێ، ئەگەر نەبمە گۆرانیەک لە نێوان دوو کەس کە ڕۆحیان دەگۆڕنەوە بۆ نامەیەک و غروریان ڕێگە نادا سڵاوێک بنێرن، ئەگەر نەبم دوعایەک کە شەکر بە مردنەکت و پڕەکاندا دەکا، ئەگەر نەبم ئەو شێتەی دوایین بەردی لە دەستە و لە جیهانی دەگرێ، هیوادارم دوای سەدان پشت ببمە هەرمەیەکی تورت و یەکێک لە نەوەی نەوەکانت لە سندوقی ناو پیکابێکی میوەدا دەست بژێڕێ و هەڵمژێری. حەقی خۆتە لۆمەت ناکەم قەت مەپرسە، عاشق بە چاوانم مەبە، سڵاو مەکە لێم مەپرسە. حەقی خۆتە کە ناتەوێ بشم ناسێ، ناتەوێ لێوەکانت لە لێو مەڵواسێ. من کوڕێکی پڕ لە تاڵی و تۆش کچێکی پڕشیرینی، حەقی خۆتە لۆمەت ناکەم کە ناتەوێ بشم بینی. کە من خۆشیم بۆ خۆم نییە، کە من خەمی خۆمم نییە، حەقی خۆتە منت نەوێ، حەقی خۆتە خۆشمت نەوێ. تۆ بەیانیانت پڕگوڵە و تۆ بەیانیانت پڕگوڵە و پڕ پەپولێ ژوورەکەت، تۆ کەماڵت لە ئاسمانە و پێکەنێ پەنجەرەکەت. من کە پێکەنی نازانم، من کاڵودەی گریانم، قەرەجم بێ نیشتیمانم، حەقی خۆتە کە ناتەوێ خۆشت بووم بێ ژیانم. من کوڕێکی پڕ لە تاڵی و تۆش کچێکی پڕشیرینی، حەقی خۆتە لۆمەت ناکەم کە ناتەوێ بشم بینی.